ئێوارەتان باش من ساما بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم تا تێک هەڕەشەوت و دووتیژەکانی نێوان ئیسرائیل و ئێران گەرمتر دەبێت لەلایەک ئیسرائیل هەڕەشەیەوە دەکات کە موشک و هەروەها ساڕوخی نوێ دەنێ بە تارانەوە ئێرانیش هەڕەشە دەکات دەڵێت ئەگەر وا بکەی منیش تەل ئەبیب وێران دەکەم ئەم هەڕەشە و گوڕەشەی نێوانیان ئایا کاریگەریەکانی لەسەر عێراق و هەرێمی کوردستان کەی دەردەکەوت بۆ ڕەنگە ئێمە بڵێن ئەمە شەڕی دوو وڵاتە و هیچ پەیوەندیەکی بە هەرێمی کوردستان و عێراقەوە نییە بەڵام هەمووان دەزانن کە دەستی ئێران لە ناو عێراقدا چەندێ باڵادەستە ئێستا ئیسرائیل هەڕەشەی ئەوە دەکا ئەو دەستەی ناو عێراقیش ببڕێت ئەمە یعنی زەرەرێکی کوشندە لە هەرێمی کوردستان دەدات و لە عێراقیش چونکە ئێمە دەزانین هەرێمێکین لە ناو عێراقدا هەر لە ئێستاوە خەڵک ترسی لەوەیە کە ئەم هەڕەشانە ئەم شەڕە ڕەنگە پرشەکەی بەر هەرێمی کوردستانیش بکەوێ لە چی لەوەی کە گرانی دروست ببێت لە شتومەکدا هەروەها ئەوەی کە باز دەکرێت تاوەکو ئێستا موچەی مانگی 5 دابش نەکراو لەلایەن حکوومەتی عێراقەوە ئەگەر ئەم شەڕە پەرە بسێنێ ڕەنگە موچەش بەم ئاسانیە چارەسەر نەبێت لە نێوان هەولێر و بەغدا قسەی زۆر کراوە بە تایبەتی لەسەر شاشەی زووم لەسەر هەروە شەڕەکە و ئەو هەڕەشە و گوڕشانەی کە لە نێوان هەردوو وڵاتەکەدا هەیە من نامەوێت زیاتر قسەی لەسەرکەم دەمەوێت هەم ێوارەیە گفتوگۆ بکەم لەگەڵ میوانەکەم بۆ ئەوەی کە زیاتر زانیاری بە ئێوە ببەخشین ئەویش میوانەکەم بەڕێز محەممەد حاجی مەحموود سکرتێری حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستانە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە گوڵەخانەوە لەگەڵم دەبێت کاک محەممەد زۆر زۆر سپاس بۆ قوبوڵکردنی میوانداریەکەت هیوادارم تەندروست باش بیت ئەزام تۆزە تەندروستیشت باش نییە ئەگەر پێم بڵێیت ئەم هەڕەشە و گوڕەشەی نێوان ئیسرائیل و ئێران چ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستان دەبێت با ئێمە خەمی خۆمان بێ سەرەتا زۆر سپاس کاک سامان لە ڕاستی بینی کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیل یا ئەمریکا بنەمایەکی دووری هەیە و ڕەنگە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 79 و ڕووخاندنی شای ئێران و هاتنە سەر حکمی کۆماری ئیسلامی ئێران و بە ئیتیجایەکی جیاواز لە جاران و هەنگاوەکان و ئیستراتیجێتی هەردوو لا بە شێوەیەکی تر هەنگاوینا واتە بنەمایەکی کۆنی هەیە هەردوو لا بۆیە ئەو ماوەیەش لە چەندین جار ئەو هەڕەشە و کێشە و مەشاکیلانە لێرە و لەوێ هەر بووە و لەگەڵ ئەمریکاشە هەر بەردەوام هەر بووە ئەوانە بەڵام ڕەنگە لەو دوایانەدا بە تایبەتی لەو 1-2 ساڵەی دواییدا ئەو هێزانەی کە سەر بە کۆماری ئیسلامی ئێران بوون زۆر عەزێتی هەم ئەمریکایاندا و هەم عەزێتی ئیسرائیلیاندا خۆتان نەزانن هەم لە سووریا و هەم لە لوبنان لە فەلەستین و لە یەمان لە عێراق ئەمانە خۆتان نەزانن ینی شەڕێکی ناڕاستەوخۆ بەردەوام بووە لە بینیانە و لەو شەڕانەدا بە تایبەتی لە نزیکەی 2 ساڵە ئیسرائیل گیری خواردۆ بەدەستی مەسەلەی غەزە و فەلەستینەوە واتە نەیتوانی سەرکەوێ بەسەر ڕێکخراوێکی بچووکی وەکو فەلەستیندا ئەمانە هەمووی هۆ بوون بۆ ئەوەی کە ڕەنگە گۆڕان بەسەر هەنگاوەکانە بێت بۆ ئەوەی من پێم وایە ئیسرائیل بیری لەوە کردەوە مەوزوعێکی گەورەتر بێنێتە پێشەوە بۆ ئەوەی هیچ نەبێت هەم شکستەکانی پێشوو لەبیر بەرێتەوە و بتوانێت لە ناو ڕووداوە گەورەکاندا شتەکانی تر لەبیر بکرێت ئەوە لایەکی بوو لایەکی تریشی ئەو گفتوگوانەی لە نێوان ئەمریکا و لە نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێراندا دەستی پێکرد
گفتوگۆکان چەند قۆناغێکی بڕی هەم لە عومان و هەم لە ئیتالیا چەند قۆناغێکیان بڕی گفتوگۆکان لەوە نزیک بوونەوە کە هەتا ئاخر کۆبوونەوەیان ترامپ وەسفی کۆبوونەوەکانی کرد ئەمانە وای کرد ئیسرائیل تووشی شێوەیە لە هین بوو ئەنی شێوەیە بوو کە ئەترسا بگەنە نەتیجەیەک بۆ ئەوە لایەکی بوو بەڵام بۆ ئەوە کە ئەمریکا قەنەعات پێ بکە یا ئەوروپا قەنەعات پێ بکە پەنای بۆەوە برد کە ڕەنگە ئەگەر ئەم چەند ڕۆژە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا ئەگەر لە ئێران نەدەن ئێرانە بێتە خاوەنی چەکی نەوەوی ئەوە پێم وایە ئەویان شتێکی هین بوو ئەنی ئەوە بوو بۆیە لە ترسی ئەوەی کە نەک بگەنە نەتیجە لەگەڵ ئەمریکا ئەوان پەلەیان کرد ئەمریکاش بیری لەوە کردەوە لە کاتی هەمیشە لە کاتی شەڕە فشار بەو بەرامبەرەکەت بێنی ڕەنگە بچێتە ژێر هەندێ بار واتە ئێران چێتە ژێر هەندێک لە بڕیارەکانی ئەوان ئەمانە وای کرد ئەسلی مۆزوعی شەڕەکە دروست بێت و شەڕەکە لە چوارچێوەی غەزە و لوبنان و سووریا و یەمەن ببەڕێتەوە بۆ بەڵام ئێستا کاکە حەمەیانی هەموو هەوڵەکانی ئیسرائیل لەم شەڕانەی کە جەناب باسەکەیت لە لوبنان و یەمەن و تەنها غەزەیش تا ئێستا ئێرانیشی گرتووەتەوە ئامانجی خۆی پێکاوە ئیسرائیل لە کوشتنی خەڵکی زۆر دیار سەرکردە شیعەکان تەنانەت زانای ئەتۆمیش ینی کە باسەکرێ لەو ئامانجەی پێکاوە کە ئیسرائیل ویستوێتی ئێستا هەڕەشەیەوە کاکە ئەم شەویش ینی ئێریشی دیکە ئەنجام بدات پێشتر ئەگەر شەڕە میدیا و لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی شتیکەوە بۆ ئێستا ینی هەوڵەکانی هەردوولا گەشتۆتە هەوڵی جددی موشک بارانکردن خۆی کاک سامان شەڕە ینی شەڕ خۆ ئەوە نییە مەسەلا تۆ ئەمە لەوە نەما من گوێم دێم مەسەلاڵێن تند و تیژی لە نێوان ئیسرائیل و ئێراندا نا ئەیسا شەڕە لە نێوان ئێران و ئیسرائیلدا ئەنی شەڕە بە لێگەدان خەڵگە کوژرێ ئەوانە مەوزوێ ئەوەی کە ڕەنگە مەسەلا ئێران خافڵگیریەکی بە خۆیەوە دیوە لەوەی کە ئیسرائیل ئەو شەڕەی دەست پێ کرد یا دەست پێشخەری کرد بۆ ئەوەی کە گفتوگۆکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران ڕابگیرێت ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لەوانەی کە بۆ تێکدانی واتە بۆ ئاشتی نەمێنێ و بەرەو هەنگا و بەرەو شەڕ بڕوات بە تاکیت ئەمریکاش پێی ناخۆش نەبووە ئەو چونکە ئیسرائیل بە بێ ئاگاداری ئەمریکا ئەو شەڕەی نەکردووە و ئەو بەرنامەیە نەکردووە نەکەدە ئەوان من گوێم لێ بوو سەرۆکی فەڕەنساڵیا خۆی ئەمە بەشداریمان لە شەڕەکە نەکردواتە ئەوان ئاگادار بوون هەموو ئەوروپا ئاگادار بووە لەسەر ئەو مەوزوعە بەڵام من دەسەر ئەوەی کە تەسیری ئەبێ لەسەر ناوچەکە لەسەر ئەوانە بە تاکید هەر شەڕێک لەو ناوچەیە ڕووبدات تەسیراتی خۆی هەیە لەسەر منتیقەکە بەڵام مەوزوعی عێراق من پێم وایە عێراق ڕقەم نییە ئێستا واتە عێراق لەم وەزعە و لەم بینی ئێران و بینی ئەمریکا و منتیقەکە ڕقەم نییە ئەوەی کە ڕقەمە لەو منتیقەیە ئێستا ئەمریکایە و ئێرانە تورکیایە سعودیەیە ئەمانە ڕقەمن لەو منتیقە ئێران عێراق پراوێزە لەو ڕقەمەکەی عێراق لەوایە کە دەگوترێت هەندێک باڵی شیعی ئەوانەی وەلایان بۆ ئێران هەیە لە گروپی چەکداریان هەیە لە ناو عێراقدا ئەمانەش یەکێکن لە ئامانجەکانی ئیسرائیل کە ڕەنگە ینی بردومانی ئەو بنکانشکان لە ناو عێراقا خۆتە زانی کاتێک بردومانی ئەم بنکانش کرد جۆرێک لە نەئارامی لە ناو عێراق و ڕەنگە لە هەرێمی کوردستانیش ڕوو بدا بۆیە ینی هەمیشە باس لەوە دەکرێت کە عێراقیش لەم ڕۆ دەکرێتە ئامانج کاک سامان ئەوانە زیاتر لە ساڵێکە هەوڵەدەن لەگەڵ ئیسرائیل ئەوە فڕۆکەی بێفڕۆکەوانە نێرن شەڕیان لەگەڵەکان تەقینەوە ئەکەن بەڵام من پێم وایە لای ئیسرائیل ئەوانە ئەو ئەهمێتیان نەبووە ئیسرائیل جوابیان بداتەوە واتە تا ئیسا جوابی نەداونەتەوە ئیسرائیل
بۆ لە ماوەی ساڵ و نیوەکە ئەوانە جواب نەدراونەتەوە لەبەرەوە پێم وایە لای ئیسرائیل عێراق ڕقم نییە مەسەلا لە ئەم دوو ڕۆژەدا 200 تیارەی ئیسرائیل بەسەر خاکی عێراقا ڕۆیشتەوە لە ئێرانی داوە موشەکەکانی ئیسرائیل بەسەر عێراقا ڕۆیشتووە لە ئێرانی داوە ئەگەر عێراق خۆی سەروەریەکی هەبێ ئەگەر ڕقم بێ ئەگەر وڵات بێ ئەیڵێ ئەو هەموو تیارە بەسەر عێراقا بڕات لە کۆماری ئیسلامی ئێران لەو دیوە لێی بدات باوەڕ ناکەم بێڵێ بەڵام عێراق ڕەخەم نییە لای من بەڕاستی ئەگەر ڕەخەم بێت 200 تیارەی ئیسرائیل بەسەر عێراقا ڕۆیشتووە بۆ یەک تیارەی نەخسوەتە خوارەوە لەبەرەوەم پێم وایە عێراق لەو مۆزوعانە زۆر گرنگ نییە و ئیستا شەڕەکە لە بینی 2000 و ئەوەندە کیلۆمەتری نێوان تاران و نێوان تەلعەبیبایە واتە ئەو ساروخ و ئەو موشەکانەی لە نێوان ئەو دوو وڵاتایە عێراق بووەتە ژێرپێی ئەوانەوە لەبەرەوەم پێم وانە عێراق ئەو هێزە گەورە و گرانە بێت ئەوانە لەبەرەوە مەوزوعەکان ئێستا گەورەترە لەوە لە بینی ئەمریکا و لە بینی ئەوە ئێراندا گەورەترە لەوە ڕاستە ئیسرائیل بە ناوی ئیسرائیلۆیە بەڵام ئەمریکا خۆیەتی ئیسرائیلە و هەروەها بەریتانیایە فەڕەنسەیە هەموو ئەمانە ئاگاداری ئەو ڕووداوان و بە ئاشکرا پشتیوانی لە ئیسرائیلەکەن بەڵام کاک سامان من یەک پرسیارم هەیە مەسەلا ئەترسن ئێران چەکی نەوەوی هەبێت باشە بۆ ئیسرائیل چەکی نەوەوی هەبێ بۆ میسر نەیبێ باشە بۆ هەندستان چەکی نەوەوی هەبێ بۆ ئێران نەیبێ بۆ بەریتانیا چەکی نەوەوی هەبێ مەسەلا بۆ سعودیە نەیبێ ئەمە کاکە حەماقسەی تۆ زۆر بڵاو بوویەوە لە ناو سۆشیال میدیا و لە هەندێک دەستگای ڕاگەاندنی شایانی کردیان بە هەواڵ بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە ئیسرائیل دەڵێ ئەگەر ئێران چەکینەوەیە بێت دژی من بەکارێنێ بەڵام وڵاتانەی کە هیچ هەڕەشەیەکان لە هیچ وڵاتێکی کە نەکردووە یان ترسەکە تەنها لەوایە چۆن ئەوان نەیان کردووە ئەمریکا بەکارهێناوە بەریت هەمویان بەکاریان هێنا ئەو چەکە چۆن نەیان کردووە لە شەڕی دووهەمی گیانیدا بەکاریان هێنا بەکاریان هێنا لە هەموو عالەمدا لە هەموو دنیادا دوو شەڕی جیهانی ڕوویداوە هەردووکیان لەو ئەوروپا ئیستا خۆیان کردووە بە ماسی بێکرد لای ئەوانەوە دروست بووە لای ئەو دوو وڵاتەوە چەکی کیمیایی بەکاراتووە لەبەرەوەم پێم وان نییە لەو منتیقەیە بەو شێوەیە بوو بێت بۆیە ئێستا وەزعەکان ڕەنگە بە شێوەیەکی تر بوو بێت بۆیە من پێم وایە غەدرێکە لە منتیقەکە ئەکرێ ئەگەر چەکی ئەتۆمی بۆ ئێران مەمنوعە با بۆ هەندستانی مەمنوع بێت بۆ ئیسرائیلیش مەمنوع بێ با بۆ بەریتانیا مەمنوع بێ با بۆ فەڕەنسەش مەمنوع بێ بەڵام بۆ ئەوان حەق بێ بەڵام بۆ میسر و سعودیە و تورکیا و عێراق و مەسەلا ئێران مەمنوع بێ زۆر باش کاکە حەمەوەڵا پرسیارێک ینی لای من دروست بوو لەوەی کە خۆتەزانی جەنابەت ینی لە ماوەکانی ڕابردوودا هەندێک لەو سەرکردە سەربازیانە دۆستی تۆ بوون وێنەش بڵاو بوویەوە کە پێکەوە بوون هیچ مەترسیەک لەسەر ژیانی تۆ نییە کە نزیک بووی لەمانەیە یا ئەوانە بۆ نمونە تەنها ڕێکەوت بوون یا پەیوەندیت چۆنە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە کاک سامان هەموو حیزبەکانی کوردستان عێراق پەیوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەبووە هەیە بەردەوامە لەبەرەوە مەوزوعی ئەوانە ڕەنگە هەندێک لەو حیزبانە ئیستا لە ترسی ئیسرائیل لە ترسی ئەمریکا مەسلحەتیان شەرم بکەن بترسن بەڵام نا من کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 8 ساڵە ئێمە پێکەوە دژی ڕژێمی بەعەز لە یەک سەنگەرا بووین شەهیدی مشتەرەکمان هەیە و خەباتی مشتەرەکمان هەیە دوژمنی مشتەرەکمان هەبووە خۆ ئەگەر لە هەڵەبجە ئەگەر ئێران بریندارەکانی نەبردایە بۆ دەرەوە ڕەنگە وەکو ئەنفالەکان کەس نەیزانێ هەڵەبجە ڕوویداوە هەتا دوای ڕاپەڕین و ئەوانە لەبەرەوە نا جمهوری ئیسلامی ئێران جیاوازە لەگەڵ
لە مانتیقەکەدا وەرە بەراوردی بکە لە بینی ئیسرائیل و لە بینی ئەمریکا دوو جار خەنجەری ژەهراوی لە پشتی کورد داوە لە 75 و لە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک واتە بۆ ئەوان بن نەخێر نەگنە من هەلای من خۆم بۆ خۆم لە زیادە ماومەتەوە بێ منەتیشم لە هەموو دنیا و من ئێرانیش دۆستمانە و ئەوەی کە واقعی بێ من ئەیەڵێم من قسەی حەق ئەکەم لە هەر جێگێک و شوێنێک بێ ڕاو بۆ چوونی تایبەتی خۆممەیە من لەژێر کاریگەری هیچ کەسێکا قسە ناکەم هیچ لایەنێک هیچ دەوڵەتێک بەڵام ڕاو بۆ چوونی تایبەتی خۆمەیە. ئەی لە سەر هەرێمی کوردستان ینی ئێمە لە هەرێمی کوردستان لە کوای ئەم ململانیە سیاسیین یا ئەم شەڕەداین؟ خۆی کاک سامان هێر شەڕەکان شەڕی ئەسکەر و هجووم و ئەوانە نییە کاتی خۆی شەڕی یەک شەڕ بکەی بەڵێ شەڕی سەربازی و ئەمان نەماوەیسا بەڵێ شەڕی ئاربیژی و دەبابە و نازانم تۆپ و ئەوانە نییە ئەم شەڕی 2500 کیلۆمەتر لە نێوان تاران و تەلئەبیبایە واتە ئەو شەڕە مەگەر ساروخێک لە هەرێمی کوردستان بکەوێتە خوارەوە قەدەر بەری کەسێ بکەوێت یاخود لە شوێنێکی تر بکەوێت نا من پێم وانە هیچ تەسیراتێکی ئەو تۆی هەبێت لەسەرەوە و هەردوو لاشیان بە تایبەتی مەسا هەم ئیسرائیل و هەم ئێران لە شوێنی دیاریکراو ئەدەن واتە خۆیان ئەو شوێنانەی کە دیاریکراوە کە لە ڕووی سەربازیوە لە ڕووی اقتصادیوە لە ڕووی سیاسیوە تەسیراتی هەیە لە ئێران یا تەسیراتی هەیە لە ئیسرائیل لەو شوێنانە ئەدەن واتە هەموو شوێنی دیاریکراوەیە ئەمە شتێکی هەروە حەشوایی نییە هەر کەسێک هەڵیدا و لە هەر شوێنە بەریان بکەوێت نا من پێم وایە ڕەنگە کاریگەری هەبێت لێرە و لەوێ ڕەنگە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی مەوزوعی مەسا سبەینێ شت لە ئێرانەوە نەیە بۆ هەرێمی کوردستان مەسەلا لە تورکیاوە لە فڵان شوێنەوە ئەمە ڕەنگە کاریگەریەکی لەسەر وەزی اقتصادی و ژیانی خەڵگە بێ بەڵام وەکو ئەوەی کاریگەری لەسەر ژیانی خەڵکە بێت لە منتیقەکە من پێم وانە مەگە ساروخێک لە ڕێگا کەوتە خوارەوە بەر کەسێ بکەوێت. کاکە حەمە زۆر جار شتە بینم یا شتە نووسرەیە کە گوایە ئێمە ئەگەر بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران لە ناو بچێت و ئیسرائیل و ئەو ئەمریکا بۆ نمونە دەسەڵات لەم ناوچەیە بگرنە دەست ینی چانسی کووردە لەوەی کە ڕەنگە سبەینێ بتوانێت دەوڵەتی کوردی ڕابگەێنێ ئەمە تۆ قەنەعاتت بەم بۆ چوونە هەیە کە گوایە ئەمریکا و ئیسرائیل پشتگیری کوورد دەکەن دۆزی کوورد دەکەن؟ کاک سامان خۆتان گوێتان لێتی دوو جار ئەمریکا لە پشتی کوردی یاوە بە خەنجەری ژەهراوی و ئێستاش ئەمریکا کورد ناناسێت لە چوارچێوەی عێراقا نەبێت واتر لە چوارچێوەی عێراقا نەبێت کورد ناناسێت و هەروەها لە سووریاش گوێتان لێ بوو لە سووریاش وتی ئەمە ئەوانە پارەمان داونەتێ شەڕمان پێکردوون ئەوە خۆتی ئەگەی لێ معناکەی چییە واتە ئەمریکا لەگەڵ کوردان نییە ئەمریکا لەگەڵ کوردان نییە و کە ئەمریکا لەگەڵێ نەبێ ئیسرائیل هیچ نییە لەبەرەوە ئەمریکا لەگەڵ قەزەی کورد بۆ دەوڵەت بوون قەت لەگەڵیان نەبووە لەگەڵیشیان نییە بۆیە ئێمە نابێ خۆمان بخەڵەتێنین بەوەی کە ئەمریکا لەگەڵ کووردە ئەمریکا لە هەموو حاڵەتەکاندا ئەڵێ کورد لە چوارچێوەی عێراقا ئەناسین یاخۆ لە چوارچێوەی عێراقا بێت لەبەرەوە ئێمە خۆمان نەخەڵەتێنین بەوەی کە لەو مەنتیقەیە ئەنجا ئێمە لە ناوچەیەکین ئەو ناوچەیە تەسیراتی مەوزوعی ئەو منتیقەیە مسلمانە واتە ئیسلامە لەو منتیقەیە ڕەنگە ئاسان نەبێتەوە لەگەڵ ئیسرائیل چی بکەی مەسەلا ناوی بنێی چی ئیسرائیل ئێستا مەشغوڵی خۆیەتی و مەشغوڵی بازنەیەکە بازنەکەی خۆی گەورە بکات لەو ناوچەیە. بۆ تەسەوڕەکەی کامیان ینی لەم جەنگا زیاتر سەرکەوتوو بن تۆ خۆت پیاوێکی عسکەریت ینی ئەو ئیمکانیەت و هێرشانە بینی بە چاوی خۆت کامیان دەتوانن زیاتر ئامانجەکە بپێکن؟ ئێستا ڕەنگە مەسەلە لەم سەرەتایەدا کۆمەڵێک لە مەسئولینی کۆماری ئیسلامی ئێران
بەرکەوتووە و لەو شەڕەدا گیانیان لەدەست داوە. بەڵام کۆماری ئیسلامی ئێران 46 ساڵە کادر پەروەردە ئەکات لە ڕووی عەقیدەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی ئیدارەوە، لە ڕووی بەڕێوەبردننی وڵاتەوە. لەبەرەوە من قەنەعاتم نییە وڵاتێکی 80 ملیۆنی و بۆ کادر پەکی بکەوێت لە ئێراندا و لە دوێنێشەوە شەنێکیان کە یانی لەدەستداوە شەهید بوون، هەمویان کادری بەتواناتر لە شوێنەکانیان دانراوەتەوە. لەبەرەوە من قەنەعاتم نییە هیچ وڵاتێک بۆ کادر پەکی کەوت بێ. لەبەرەوە ڕاستە تەسیراتی خۆی هەیە و کاریگەری خۆی هەیە، بەڵام لە بەرکادر پەکی ناکەوێت، چونکە ئەو وڵاتە وڵاتێکی گەورە و بەهێز و ئەتوانم بڵێم قاڕەیەکە لەو مەنتیقەیە. بۆیە مەوزوعەکان لەسەرەوە پەکی ناکەوێت. مەوزوعەکان ئەوەیە ئەمان ڕەنگە مەسەلا دەستیان وەشاندووە چەکیان هەیە، بەڵام ئەو شەڕە درێژە ئەکێشێت، ئەگەر بەردەوام بێ درێژە ئەکێشێ و ڕەنگە ئیسرائیل بەرگەی ئەوە نەگرێکە بەردەوام بێ لەسەر ئەو مەوزوعە. یعنی پێت وایە ئیسرائیل بەرگە ناگرێکە بۆ نمونە لەگەڵ ئەم شەڕێیانی پشوو درێژانە لەگەڵی بێ. ئێستا لە دوێنێەوە کە پاڵپشتی هەیە کاگە حەمەیانی بۆ ئەمریکا پاڵپشتێتی کە ئەڵێ ئاگام لێ نییە وان نییە خۆی ڕاستەکەی چۆن بەبێ ئەمریکا ئیسرائیل نەهوجومی کردووە و بەبێ ئەمریکا هیچ شتێکی نەکردووە، هەمووی ئەمریکا قەراریەدا. ئیسرائیل وەچێکی پێشەوەی سەربازی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، واتە ئیسرائیل بەشێکە لە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەبەرەوە ئیسرائیل لای ئەمریکا گرنگە و گرنگیکی زۆریشی پێداوە و هەموو ئیمکانەتیشی خسۆتە بەردەسی بە ئاشکراش ئەیەڵێت. بەڵام ئایا ئەمریکا و یاخۆت ئەمریکا خۆی تا ئێستا لادا لە شەڕەکە ئەڵێ ئێمە لە دوێنێەوە چەند بەیانیان دەرکرد وەزیری دیفاع ئەمنی قەومی ئەوە ئەمنی قەومی ئەمریکی و هەتا ڕئیس جمهور ئەڵێ ئێمە لەو شەڕەدا بەشدار نین و بەشداری ئەو شەڕە نین و ئێمە لەگەڵ ئەوە نەبووین شەڕەکە بکرێت. واتە خۆی لادا لە شەڕەکە. فەڕەنسا دوێنێ بە هەمان شێوە. لەبەرەوەم پێم وایە ئەوان خۆیان لاعادەن بۆی ئەو شەڕە لەوە زیاتر گەورەتر نەبێ و پەل نەکێشێت. ئەمریکا پێی ناخۆش نییە ئیسرائیل داوێتی لە ئەو زەرەرەی داوە لە ئێران، بەڵام ئایا ئەو زەرەرە ئەو شەڕە ئەگە درێژە بکێشێت کێ زەرەرەکات لێی؟ واتە ڕەنگە جمهوری ئیسلامی ئێران تەجروبەیەکی 8 ساڵی شەڕی عێراق ئێرانیشی هەیە کە ئەو کاتە هەموو ئەمریکیەکان ڕایۆشکاری سەدام بوون. ڕایۆنسێل خۆی کە دوایی بوو وەزیری دیفاعی ئەمریکا لە ڕایۆشکاری سەدام بوو. واتە ئەمریکا بە ئەمریکاش و بە ئەوروپاشەوە هەمویان یارمەتی عێراقیاندا و سەدامیاندا لە دژی ئێران، بەڵام نەتیجەکە ئەوە بوو بە شێوەیەتر شکایەوە. بۆیە من پێم وان نییە لەو مەنتیقەیە هەموو شتەکان بەو شێوەیە بڕواکە ئەوروپا ئەوێ یا ئەمریکا ئەوێ یا ئیسرائیل ئەوێ. زۆر خەڵک چاوەڕێ ئەوە کە لە شەو ڕۆژێکدا ئەم حکومڕانی و سیستەمەی کە لە ئێرانە هەیە بڕوخێت. بە بۆچوونی تۆ وا ئاسانە؟ خۆی کاک سامان لە ئێران ئەو حکومە ڕەنگە چەندین ساڵی پێچوو بێت تا کەوتوتە دەستی شیعە لە ئێراندا، یا کەوتوتە دەستی مەلاکان لە ئێراندا. خۆتان نەزانن باوەڕ ناکەم مەسەلا بە ئاسانی ئەو حکومە لە دەستیان دەربچێت. من پێم وایە جارێ مەوزوعەکان ئیسرائیل و ئەمریکا جێیشیان نەهێناوە بۆ ناو ئێران، کە جێیشیان نەهێناوە ناو ئێران ساروخ و موشک و نەزام تیارە ئەو تەئسیراتەی نابێت لێیان. کاتی خۆی خۆتان نەزانن لە شەڕی ئەوەی دووهەمی لە عالەمیدا لە بەریتانیا هەموو بەریتانیا هەموو لەندەن وێران کرا، لەندەن وێران کرا، بەڵام کاتێکە لەبەر ئاو جێیشی هاوپەیمانەکان نەیانتوانی بشتە ناو لەندەنەوە بە سەرکەوتنی بەریتانیا کۆتایی هات. واتە جێیش لە یەکلایی ئەکاتەوە، واتە هێزی زەمینی مەوزوعەکان یەکلایی ئەکاتەوە.
لەبەرەوە من پێم وانە ئەگەر تۆ لەناو خۆی وڵاتەکەیە بۆ نمونە کێشە هەبێ ناڕەحەتی هەبێ جۆرێک لە دەنگی ناڕەزایەتی هەبێ ئەمە ئاسانە بۆ حکومڕانیانی ئێرانیش وەکو خۆیان بێننەوە. کاک سامان من پێم وایە ئێرانیەکان ئەوەندەی ئێرانین ئەوەندەی نەتەوەی تر نین، ئەوەندە خۆیان بە ئێرانی ئەزانن ئێرانیەکان. تۆ لە دوێنێەوە یەک حیزبی معارەزەی ئێرانیت بینی بەیانێ دەربکە لە دژی ئێران؟ کام حیزب بەیانێکی دەرکردووە لە دژی ئێران؟ کام معارەزە دەری کردووە؟ ئەڵە چاوەڕێکم زانین دۆخەکە چی کراوە لێرە و لەوێ. ئاخە نا دۆخچی لێ دێت چۆنام مەسا تۆ ئەگەر لە لەحزەی چارەنووسازدا قەراری خۆت نەدەیت دوایی هیچت پێ ناکرێ. واتە مەسەلا هەتا لە هەرێمی کوردستان هەتا لە عێراق لە دوێنێەوە هەمووی ناتوان بەیانێ دەرکەن یاخۆ شتێکی شەرمنانە ئەڵێن ئێوە ترسە لە ئێران خۆ تۆ شەڕێ لەمە بەڵێ ترسە لە دەسەڵاتدارانی ئێران یا ئەم سیستەمەی ئێرانیان پێ بۆ قسە ناکەن؟ هەمووی ترس نییە. ئێرانیەکان ئەوەندە خۆیان بە ئێرانی ئەزانن. ئێستا بڕۆ لە یەکێک لە مجاهدینی خەڵک لە ئەمریکا بپرسە بڵێ حەزەکەی ئیسرائیل ئێران بڕوخێنی ئەڵێ نەخێر، چونکە ئەوان خۆیان بە ئێرانی ئەزانن تا ئەوەی بە ئێرانی ئەزانن تا ئەوەی بەرامبەر بایکێکی تریان بێ. واتە ئێرانیەکان خۆیان بە ئێرانی زیاتر ئەزانن. خۆتان ئەزانن مەسەلا هەتا حیزبە کوردیەکانی کوردستانی ئێران مەسەلا ئەوە ئەنی زۆریان ئەوەندە خۆیان بە ئێرانی ئەزانن خۆیان بە کوردستانی نازانن. واتە شێوەی سایکۆلۆژیەتی دروستبوونی ئێران مەسەلا ئەبینی کوردێک لە مەریوان لەگەڵ پێنجێنا 30 کیلۆمەتریان بینە ئامادە نین کاری توجارەت بە یەکۆ بکەن، بەڵام ئەو کوردە لە مەریوان ئەڕوات لە ئاخر نقطەی شیمالی ئێران کاری توجارەت لەگەڵ ئێرانیەکی ترەکە یا لە بەندەر عەبازەی کات. واتە بۆ ئەوە ماناوێ خۆی بە ئێرانی ئەزانێت تا ئەوەنەی خۆی بە کورد بزانێ. زۆر باشە کاکە هەمامیشە تۆ قسەت لەسەرەوە کردووە کە لە هەموو بارودۆخێکی ئاوا بە تایبەتی کە ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا هەیە کورد بڕیاری خۆی بدا. یعنی لەم دۆخە ئاڵۆزەیە کە عێراق ڕەنگە لە ڕووی ئەمنی و سیاسی و داراییشە و ینی بارودۆخەکەی باش نەبێ هەتا ئەم شەڕەیەک لاییە بێتەوە، کورد دەتوانێت چی بڕیارێ بە؟ ئێستا ئێمە ڕیشی ئێمە بەدەست بەغداوەیە، تەنانەت موچەکەیشمان بۆ نانێرێ لەم بێموچەیە یا خەڵک ئێوە تا سەری خۆی کەس کردووە. ئەتوانین چی بڕیارێ بین؟ خۆی یەکەم عێراق پێش ئەم شەڕەش قەراری خۆی داوە موچەی هەرێمی کوردستان ڕابگرێ. پێشتر قەراری داوە. عێراق کوردی قوبوڵ نییە، عێراق کوردی بە شەریک قوبوڵ نییە، کوردی بە عێراقی قوبوڵ نییە. ئەوەی کە زەلیل و داماوە کووردە بەرامبەر بە عێراق ئێستا. بۆیە من پێم وایە ئێستا عێراق حکوومەتی عێراقی لاواسترین حکوومەتە لە ئەو منتیقەیە، چونکە حکوومەتی عێراقی دوای ڕووخاندنی سووریا حکوومەتی عێراقی لایەکی لێ بووەتەوە. واتە سووریا حکوومەتێکی عەلەوی شیعە کە عێراق حکمی ئەوێشیە کرد، بەڵام ئەوەی لێ بووەتەوە لە باتی ئەوەی کە ئەوەی لێ بووەتەوە حکوومەتی هاتەتە شوێنەکەی قاعیدە و داعاشە. واتە ئەوانەی ئێستا لە چاوی حکوومەتی شیعە لە عێراقەوە سەیری بکەیت ئەوانەی ئێستا لە سووریا هاتوونە سەر حکوم ئەوانە خۆیان بۆ خۆیان داعاشن. واتە ئەوانە سونەن تونڕەون خۆیان قاعیدە بوون، لەگەڵ کە قاعیدە بوو بە دوو بەشەوە، بەشێکی بوو بە داعیش بەشێکی بوو بە جەبهەی نەسرە. ئەمانە جەبهەی نەسرەکەن. لەبەرەوە پێم وایە ئێستا عێراق وەزعی خراپە لە باتی ئەوەی حدودەکانی بپارێزی عێراق. ئێستا خەتەر لەسەر حدودی مووسڵ ئەنبار هەیە کە سبەینێ ئەوان هێز بنێرن و بە ناوی داعاشەوە یا یارمەتی سونەکان لەو منتیقانە بدەن. عێراق ئێستا وەزعی خراپە. کورد ئێستا بەهێزترە لە عێراق، کورد بەهێزترە لە عێراق. ئێستا ئەوە لە دووسێ ڕۆژە کە ئەزانن کورد ئەوێت هەندێک مەسلەی کارەبا بازەکە ئاو بازەکە نازانم ئەگەر بەشداری نەکا لە ئینتیخاباتە لە عێراقدا ئەوە وەزی عێراق تێگەدات کە وەزی عێراق تێگەدا. ئێستا عێراق
گوایە وڵات دادگای فیدراڵی قرار بدات معاش بدەن بە هەرێمی کوردستان ئەی قوڕ بەسەر ئەو کوردەی چاوەڕێی دادگای فیدراڵیە کە ئەو معاشی بۆ بنێرێت یعنی دادگای فیدراڵی دەستی بڕات کورد لە ڕیشە دەرێنێت ئەوەنە دژی کووردە لەبەرەوە من پێم وان نییە دادگای فیدراڵی لە ناچاریە ئێستا ئەیەوێت شتێک سیغەیە بدۆزێتەوە بە ناوی قەرزەوە هین بکەن ئەوە معاش بۆ خەڵکی کوردستان بنێرن پێویستە خەڵکی کوردستان حکوومەتی هەرێم کاربەدەستان بە هیچ شێوەیە ئەوە قبوڵ نەکەن دێن ڕێگەکەون لەگەڵمانە ئێستا فەرم و بێن ڕێکەون هەرێمی کوردستان میزانەیە هەبێت میزانەیە هەبێ وەکو عێراق ئەگەر میزانێمان نەبێ بۆ بەشتی کاتی ئەوانە کە سبەی شەڕەکە نەما وەزعەکە گۆڕا ئەوانە ئەچنەوە سەر ئەقلەکەی خۆیان بەس کاگە حەمەیانی حکوومەت یاریمی کوردستانیش ینی سرە ڕای ئەو هەموو داهاتە ناوخۆیە و بردننی نەوت بە تانکەر و فرۆشتنی ینی ناتوانێت خۆی موچەکەی موچەخۆران بدا ئێخۆ ئەم زەلیلیەی موچەخۆر کێ وای لێ کردووە ئەگەر ئێمە حکوومەتەکەی خۆمان بۆ نمونە موچە بدا بە خەڵک و لە هەموو کاتێ لە کاتی خۆیدا بۆ نمونە موچەکەی پێبا بۆ ڕووەکاتە بەغدا بەغداش ئەوەیە کە جەنابەت باسێکەکەی ئەو حەز ناکاتەوە مستەقیر بی کاک سامان من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان یا ئیدارەی کوردی بێخەتا نییە لەوە بەڵام ئێستا هەموو شتێک تەسلیمی عێراق کراوە واتە هەیچ شتێک نەماوە تەسلیمی عێراق نەکرێت نەوتی تەسلیم کراوە و هەموو داهاتی ئەم وڵاتەی تەسلیم کراوە هەیچ شتێک نەماوە هەرەوە ماوە پاس بگرن و خەڵکەکەیشی تێکەن و بیوەن لە خواروی عێراق هاڵی ڕێژن بڵێنەوە خەڵکەکەیش بۆ ئێوە هیچ شتێک نەماوە لەم وڵاتە کە لە دەستی کورد مابێتەوە تەنانەت ئێستا کورد بە یەک پۆلیسی لە کوردستان پێدا دانامەزرێ پێ نەقڵ ناکرێت هەمووی لە دەستی عێراقە ئیتە باشە عێراق چی ئەوێ لە کوردانی ئەوێت چی لێ بکات مەسەلا لەبەرەوە عێراق نایەوێت عێراق دژی کووردە عێراق دژی بەڵام خۆ بۆ داهاتی ناوخۆرت لای فاتیۆی کێتیە خۆنەوتەکە هەر ئەفرۆشێ بە تانکەر باسی ئەوەشت بۆکەم بەڵێ باسی ئەوەشت بۆکەم کاک سامان بەڵام ئەبێت مەسەلا عێراق مەسەلا چۆن مەسەلا وەڵای ئێمە میزانەی هەرێمی کوردستانمان داوە ئەوە هێشت مانگی نەماوە پاشە لە دنیادا هەیە تۆ مەعاش هەشت مانگ پێش ئەوەی کە مەعاش بدەی هەشت مانگ پڵی پارەکەم داوە ئەمە لە عەقلی کێدایە مەسەلا لەبەرەوە هەرێمی کوردستان نەدەبوو ئەو ڕەزالەتە قبوڵ بکات ئەو داهاتەی کە خۆی هەیەی کۆی کاتەوە پارەی نەوت غەیرە نەوت ئەو زەری بەوشتانەی کە هەیە لە هەرێمی کوردستانە من پێم وایە بەوانە ئەتوانێت مەعاش بدات بەوانە ئەتوانێت چارەسەری کێشەی خەڵک بکات و خەڵکەکەش قەنەعات دەکات بەو پارەیە ئەگەر کەبیش بێ قەنەعات دەکات بەڵام ڕەزالەتی عێراق قبوڵ نەکرێت بەم شێوەیە کە ئیستا هەیە بۆیە ئەبێ هەرێمی کوردستان بیر لە دوو سێشت بکاتەوە یەکەم بیر لەوە بکاتەوە پێش هەموو شتێک واز لە بەغدا بێنێ داهاتی هەرێمی کوردستان کۆکاتەوە ئەی بە داوای پارە لە بەغدا بکات بەغدا دەری کردووە بەغدا کوردی دەرکردووە بەغدا کوردی ڕسوا کردووە ئەڵێ نابێت لە وڵاتە بیت لەبەرەوە پێم وایە ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە کۆکردنەوەی داهاتی نەوتی و غەیرە نەوتی هەیە و ڕێکی بخات و دوای ئەوە بێت مەسەلەی ژیانی خەڵک و مەعاشی خەڵک ڕێک بخات و دوای ئەوانە هەوڵ بدا ئەو داهاتانەی کە هەیە کۆی بکاتەوە دوای ئەمانە هەوڵ بدات هەندێک کارت بەکار بێنێت مەسەلا کارتی مەسەلەی کارەبا باشە ملیۆنێ میگاوات مەسە 1000 میگاوات ئەدرێ بە عێراق بۆ بیدا بە عێراق خۆکەی چییە لەبەر چی بیدا بە عێراق کە خۆی کارەبای نییە لە هەرێمی کوردستاندا بۆ ئەیدا بە عێراق کارەباکە ڕابگرێت ئاو ڕابگرێت کە ئیسا ئاو گەورەترین کارتە لە دەستی هەرێمی کوردستان بەشداری لەو ئینتیخاباتە نەکات کە لە 11 هەرچەند پێم وایە ئەو ئینتیخاباتە بەم شێوەیە بڕوا ناکرێت بەڵام کورد بەشداری تێدا نەکا یاعلانی بکە ئەمانە گرنگن بۆ کورد عێراق ناچارە کات تەسلیم بێت و چونکە عێراق بە بێ کورد ناتوانێت عێراق بەڕێوە بەرێت
کۆمنتێکم بۆ هاتووە چەندە تۆزێ ینی شخصیە کاگە حەمە بەس وەڵای ناچارم زۆر تکرارگرۆی بیکەم ئەڵێ جەنابەت ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی بووی لە عێراق ساڵی 2004 تۆ موچەی خانەنشینی وەرەگری ینی لە ڕێگەی بانقەوە تەڵتین یا ڕەتت کردووەتەوە؟ خۆی پێم ئەو قسانە سواوە قسەی کۆنن ئەو قسانە لای من قسەی کۆنن بەڵێ نەخێر من موچەی خانەنشینی لە عێراقم وەرنەگرتووە و من لە هەرێمی کوردستانم و هەر پێشم خۆش نەبووە خۆشم بە عێراقی نازانم لە حەمرین بچم بەو دیوا خۆم بە غەریب بەزانم کە ئەڕۆم هەر وڵاتێ پەساپۆرتەکەم عێراقیە شەرمەکەم لەبەرەوە نەخێر من ئەو شتانە لای من نییە بۆیە مەسلەی بەڵێ ئەندامی ئەنجومەن کاتێک بووم دوای سەدام ڕووخا ئەندامی ئەنجومەنی نیشتمانی لە عێراق بۆ ئەوە بوو من ئەندامی ئەنجومەنی نیشتمانی کە عێراقی نوێ دروست بکەین عێراقی نوێ ئەو کاتە لە بەرنمەیەکا بوو کە کورد بڕیاری ئەدا لە هەولێرەوە حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەمەزرا بەڵام ئێستا نەخێر ئێستا بە شێوەیەکی ترە و ئێستا کورد ژمارە نییە لە عێراقدا یعنی ئێستا تۆ هیچ موچەیەک لە عێراق وەرناگری ڕەتت کردووەتەوە مجارێکش لە بەرنمەی خۆمانە بوو سمێزی سەر وتت پاسپۆرتەکە نازام سووتانووە دڕانووە عێراق نەم سووتاندەوە نەشم دڕاندووە پاساپۆرتی دیبلۆماسیشم هەیە پاساپۆرتی عێراقیشم هەیە بەڵام شەرم ئەەکەم ئەو پاساپۆرتە لە هەر وڵاتێک کە لێی نووسراوە عێراق شەرمەکەم چونکە خۆم بە عێراقی نازانم من عێراقی نیم من کوردم خەڵکی کوردستان عێراقی نییە خاکمان جیاوازە دارمان جیاوازە حیواناتمان جیاوازە قسەکردنمان جیاوازە کللتورمان جیاوازە مێژوومان جیاوازە سایکۆلۆجی ئەقلێتمان جیاوازە هەموو شتێ ڕنگمان جیاوازە نەرێتمان جیاوازە جلوبەرگمان جیاوازە هەموو شتێکمان جیاوازە بۆ مەسەلا لە قورئانە هاتووە هەتا ئێمە عایدی بەغدابین عایدی عەرەبین ئەی بۆچی ینی سەرکردایەتی سیاسی کورد جورئەتیەوە ناکا بۆ نمونە بایکۆتی پرۆسەی سیاسی بکە لە عێراق یعنی هەرەوەی کە تۆ وتت بۆ نمونە بایکۆتی هەڵبژاردنەکە بکە یا هیچ نەبێت لە خۆ یەک دنیا وەزیر و بریکاری وەزیر و تەنانەت سەرۆکۆماریش لە کووردە بێنە دەرەوە لە حکوومەتەکە هۆکارەکەی چییە؟ ئەوە ئەبێ لە خۆیان بپرسیت ئەبێت لە خۆیان بپرسیت ڕەنگە کۆمەڵێک التیزاماتیان هەبێ کۆمەڵێک شتی تریان هەبێ لەگەڵ عێراقدا ئەینە ئەگەر مەوزوع کورد و عێراق بێت بەڕاستی کورد ئێستا عێراق کوردی ناوێ کە کوردی نەوێ خۆ تۆ بەزە خۆت نابڕی بەسەریە ینی چی بکەیتەوە مەسەلا تۆ ئەڵێت مەسەلا پێ دەڵێ خزمەت گوزاری ناداتێ هەتا ئەرز دەرچووە بۆ حرەسی حدود ئەو حرەسی حدودەی خەڵکی بەسرەیە ئەتوانێت لە کەرکووک و قەرەهەنجیر لە قەرەهەنجیر لە قۆرەتول لە بانمەقان ئەرز وەرگێ بەڵام ئەو حرەت حدودەی خەڵکی کوردستانە ناتوانێت لە قەرەهەنجیر وەریگرێ باشە ئەمە ئەم جیاوازیانە بۆ ئەکرێت کێ وای کرم دۆخە وای لێ بێت محەممەد کێ وای کرم دۆخە وای لێ بێت بەڵێ خۆ خەڵک وای نەکرد خۆ هەر بەرپرسانی حکومی سیاسی هەرێمی کوردستان وایان لێ کرد ئێستا عێراقەوە باڵا دەست بێت و بەم جۆرە مامەڵە لەگە هەرێما بکە نا تەنها هەر بەرپرسان نەبووە کاک سامان خەڵکی شەریکە تێیدا خەڵک ئەوە 35 ساڵە هەر دەنگەداتەوە عینی دەنگەکە داتەوە 35 ساڵە خەڵک عینی دەنگەداتەوە خەڵکی هوشیار ئەوەیە بە پارتیوێکێتی خەڵکی ئێمە خەڵکی هوشیار نییە یاخۆت خەڵکێکە ئەڵێ من ئیلتیزامم بە حیزبەکەم وایە ئەمانە وای کردووە کە نەتوانێت و هەروەها ئەو حیزب لایەنانەش کە ئێستا من پێم وایە زۆریان دەستەمۆ بوون دەستەمۆ بوون ناتوانن بە ئاسانی وازی لێ بێنن بۆیە من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان کاربەدەستانی کوردستان دەستگاکانی کوردستان بیرێ لەوە بکەنەوە گورە هیچ نەبێ پەرلەمانەکەی خۆیان بخەنە ئیش پەرلەمان بخەنە کار بۆی کار بکات لە وڵاتەدا یعنی ئەمە بەڕاستی من تێ ناگەم ئەوە ئینتیخابات کراوە لە هەرێمی کوردستانە هەموو شتێ لە هەرێمی کوردستان کراوە تەنها لەسەرەوەی کە وەزیرێ بۆ ئەمیان یا وەزیرێ بۆ ئەویان بێت
انتخابات پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە حکوومەت تەشکیل کرێ لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەمانە جێگەی شەرمە بۆیە من هیوادارم خەڵکی کوردستانی شەریکە تێیدا کاک سامان خەڵکی کوردستان ئەوە 35 ساڵە هەمان دەنگەداتەوە هەمان دەنگ و هەمان ڕێیەداتەوە واتە خەڵک تەریک نییە تێیدا ئەگەر خەڵکی کوردستان بێ با ساڵێ دەنگ بەلایەک نەدات با ساڵێت بە دەنگ بە حزبێک نەدات گۆڕانکاری تێدا بکات بۆیە خەڵکی کوردستان خۆ لە ئەمریکا کە کاتێک ترامپ لەگەڵ نەگونجا لەگەڵ خەڵکی ئەمریکادا حیزبەکەی خۆی دەنگی نەدایە دەنەچوو ئەی باشە بۆ لە کوردستان وا ناکەن زۆر باشە وەڵا خۆتۆ سەرکردانە بینی ئەی خۆ گرنگە ئەمانیان بەڕاستی پێ بڵێ یعنی خۆ لە نزیکۆ هەمویانت بینیوە یعنی حەقە ئەمە بوترێ یان قسەکەی جەنابت ڕاستە ئێمە تاوەکو ئێستا هیچ دەستگایەکی شەرعی و یاسادانانمان نییە بەڕاستی حکوومەتەکەیش کاربەڕێکەرە خۆی کاک سامان ئێمە لە بینینیشا ڕەنگە زۆر نەمبینیون ئەم ماوەیە بەڵام لە بینینیشا پێیان ئەڵێین لە کۆبوونەوەش پێیان ئەڵێین لە دووقۆڵی و سێقۆڵی و مناسەبەکانشا پێیان ئەڵێین ناچار ئەوە لەگەڵ ئیستا لەگەڵ جەناویشتا باس یەکەم بۆ هەموو دنیا ینی من قسەی خۆم ئەکەم من شەرم لە کەس ناکەم نە درەنگ هاتووم نەکەمیشم هێناوە یەک کەس لە وڵاتە پێشمەرگە نەبووە لە پێش منەوە یەک کەس لە وڵاتە پێشمەرگە نەبووە لە پێش منەوە واتە هەموو پێشمەرگەی کوردستان پەیوەندیان بە منەوە کردووە هەموو پێشمەرگەی کوردستان پێش من پێشمەرگە نەبووە لە کوردستاندا لەبەرەوە من بێ منەتم لە هەموو کەسێک ئەگە بیکەم بە ئاخیر پرسیارم و بە کورتیش وەڵام بیتەوە ئەم دۆخەی ئیسرائیل و ئێران شتێکی کوردەواریمان هەیە ئەڵێ ئەم هەویرە ئاو زۆرە کێشێ بە بۆچوونی تۆ چەندێکی کە ئەم دۆخە بەم جۆرە ئەڕوا ڕەنگە زۆر نەکێشێ ڕەنگە لە حدودی هەفتەیەک زیاتر کەمتر بەم شێوەیە بمێنێتەوە دوایە وردە بەرەو تەخفیفی ڕۆ ئەگەر نەڕێکەوتن شەر نییە ڕێکەون بەڵام هەوڵەدەن ئەگەر یەکێ بێ بکەوێتە بینیان مەمنونە بن بەڵام شەر نییە ڕێکەوتن چونکە ئێران لەگەڵ ئیسرائیل ڕێک ناکەوێت ئێران لەگەڵ ئیسرائیل ڕێک ناکەوێت تەداخولکە لەگەڵ ئەو ڕێ بکەوێت ئەمریکا ئێستا داوای گفتوگۆکە ئێستا ئەمریکا داوای گفتوگۆکە بەڵام ئایا ئێران ئەچێتەوە گفتوگۆکە ئێستا لەم حاڵەتەدا ئەوە ڕەنگە وەڵامەکەی لای ئێران خۆی بێت ئەگەر لەم کاتا بچێتەوە گفتوگۆکان ئەوە نازانم چۆنە بێت زۆر زۆر سپاس دەکەم کاکە حەمەد جیازێتمان نای زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس کاک سامەجیان سەلامەت بی سەرکەوتو زۆر زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری حەوکستا بن بەخواتان ئەسپێرم خواتان